ئەمە داواکاری سەرشکانی ئێمەیە هیوادارین براکانی ئاسایش و پۆلیس هاوکار ماموتە ئێستا زیاتر هاوکاریمان بکەن ئێمە هاتوین بە شێوازێکی هێمنانە خۆپیشاندانەکەین نهاتین توندوتێژی بکەین ئەگەر کەسێکیش بێڕێزیات توندوتێژی بەرامبەر بێ مەگەر ئەوان هاوکارمان بنەوە لێ بێچینەوە بەرامبەر بکەن داواکردنی کۆمەڵی مافۆن کۆنگرە ڕۆژنامانیەمان بەست لەبەری ئاماژە بۆ خاڵانە بن کە ئێمە خوێنکار هاتوین داوایەکەین داواکانی ئێمە خۆی بینێتەوە لە دەرکردنی پرۆژەیاسایەک لە پەرلەمانەوە بە شێوازێکی جێژیر کە سەرجەم خوێنکارە ئەو پرۆژەیاسای جێبەجێ کرا هەموو ساڵێک هەموو مانگێک لە کاتی خۆیان دەرماڵە بدرێت بە خوێنکاران دووەم نەمان و هەڵوەشاندنەوەی خوێندنی پاراڵەکامەش دەختێکی زۆری لە خوێنکار کردووە بەڕاستی ئەتوانین بڵێن ناحەقیە کە ئەمە خوێنکار ئەیکا بەرامبەر خوێنکارە دوو جیاوازێکی دروست کردووە لەبەری خوێنکاری پاراڵ و خوێنکاری نیزان کۆلاین تکایە داواکاری ئەمە یەکی لە داواکاری کەمان داواکەی خوێنکاران ئەم بەیاننامەکە خوێندرێتەوە خوێنکارانی زانکۆی سەلاحەدین و خوێنکارانی زانکۆی سلێمانی پێکەوە خوێندومانە و یەکێک لە کێشەکانی ئێمە خوێنکار وەکو سیستەمی بۆڵۆنیا کێشەی ECTS کە بەڕاستی لە هەنێک کۆلێژەکان سیستەمی ECTS بە جدی زۆر زەختی خستووەتە سەر خوێنکارێ لە 6 ECTS 55 بینە کەوتووە بەڕاستی ئەمە غەدرە لە خوێنکارەگرێ کە لە 6 ECTS 55 بینی کەوتبیت داواکارین کە هاوڕێکمان لێ بدرێتەوە وەکو خوێند زانکۆ وەکو خوێندنی باڵا بێ بەدەمە داواکاریان نەمانەوە وە شێوازی خوێندن کە لە بەشی ئاوڕێنمان لە بەشی یاسا داوایان کردووە داواگەی خوێند دەرچوون لە کۆلێژی یاسا لە 6ەوەیە داواکرێ وەکو سەرجەم کۆلێژەکانی کە لە 50ەوە بێ دەرچوون لە 50ەوە بێ ئەمە داواکاریە سەرچەکانی ئێمە داواکارە هەنووکیەکانمان چییە؟ ئەو داواکاریانەیە کە هەرزانکردنی نرخی بانزینەرگرنی کرێ گومرگ لەسەر خواردەمەنەکان بۆ هەرزانبوونی خواردەمەنەکان لە ژیانە تاواکردنی ڕێگای مەرگ کە بەڕێگای کەلار سلێمانی ناسراوە ئەمانە داواکاری هەنووکەی زانکۆن خوێنکارانی زانکۆن و درێژە بە خۆپیشاندانەکان ئەدەین بە شێوازی ئەکادیمی زانستیانە ئێمە خوێنکار هاتوین نهاتوین لێرە کێشە بنینەوە ئاژاوە بژێڕین و هاتوین بە شێوازێکی هێمنی و بەهێمنی داواکاریەکانی خۆمان بگەین ئەوەی توندوتیژی بکات ئەوەی ئاژاوە بنێتەوە دوورە لە خوێنکاری زانکۆ توانم بڵم کۆمەڵە ژێرەشێوێنن تێگەڵ بە خۆپیشاندانەکان بوون ئێمە داواکەین کە حکومەت بێ بەدەمانەوە نەک لایەنێکی سیاسی دەستخۆشی لەو لایەنە سیاسیانە شەکەین کە لە هاتبێت بەدەمانەوە من تەنها لەبەر درێژەدان بەخسەکانی هاوڕەکەم هاتم بۆی کە بڵێن ئەم خۆپیشاندانانە دڵنیا بنەوە کە ئەمە خۆپیشاندانی تەنها خوێنکار نییە بۆیە من داواکارم کە ئێمە وەکو خوێنکار هاتوین ئێمە با بە نوێنەری ئەو گەلەوە بین با بە نوێنەری ئەم گەلە مافراوە بین ئێمە گەلەکەمان تەنها کێشەی خوێنکارمان نییە ڕاستە خوێنکاران داوایان کردووە بە خوێنکاران کۆڵی کێشەیان هەیە کێشەکانی ئەمە وەکو ساڵی ڕابردوو ناکەین لە چەند داوایەکە بچووکی بکەینەوە بەڵکو بە شێوەیەکی فراوان هەتاوەکو داواکارەکانمان لە عەرزی واقعی جێبەجێ نەکرێت بە هیچ خۆپیشاندان کۆتایی نایە بەردەوامە بێت تاو کاتە لە عەرزی واقع جێبەجێکرێت نەوەک بە بەڵێن و بە وەعدی